بەناوی خی گەورە و میهرەبان برای بەڕێزم کاک کەمال وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان، میوانانی قەدرگران، ئەم کاتتان باش. ئەمڕۆکە خۆشحاڵین جارێکی دیکە لە بەشداریکردن لەکردنەوە یەکێک لە پرۆژەکانی کارەبا لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئەویش وێستگەی حافز کە ئەمڕۆکە دەکرێتەوە بە هەبوونی ئەم پرۆژەیە و بە دەست بەکاربوونی ئەم پرۆژەیە بە تەحدید کێشەی کەمی ڤۆڵتیا کە کێشەیەکی سەرتاسەری ناوچەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانە، بەما کێشەی سەرەکی ناحیەی قەسرێ و ناحیەی وەرتێ چارەسەر دەبێتن. بە چارەسەرکردنی ئەم دوو ناحیەش بە دڵنیاییەوە بارگرانی لەسەر ناوچەکانی دیکەی و لەسەر قەزا و ناحیەکانی دیکەی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش کەم دەبێتەوە. بەڕێزان، جەنابی وەزیر باسی لە وردەکاریەکانی ئەو پرۆژەیە و پرۆژەکانی ڕابردووی کارەباش کرد لە ئیدارەی سەربەخۆی سۆران. هەر لە دەستپێکی هەبوونی ئەم ئیدارەیە لە 2 ساڵی ڕابردوو ئێمە شۆڕشێکی ئاوەدانیمان دەست پێ کرد بە جێبەجێکردنی پرۆژەکان لە هەموو بوار و لە هەموو سێکتەرەکانی ڕێگاوبان و کارەبا و ئاو. بە دڵنیاییەوە ئەگەر پرسیاری ئەوە بکەین ئایا ئەمە لە تۆمۆحی ئێمەدایە، لە تۆمۆحی هاوڵاتیانماندایە، ئێمە بە دڵنیاییەوە دەڵێن نەخێ لە تۆمۆحی ئێمەدانیە، ئێمە دەمانەوێت باشتر و باشتری بکەین. بەڵام ئەوەی جێگای دڵخۆشی ئەوەیە کە دوای هەبوونی ئەم ئیدارەیە بە پاڵپشتی ڕاستەوخۆی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی ئێمە توانیمان زۆربەی ئەو پرۆژانەی کە لە ساڵانی ڕابردووشەوە لە ساڵی 2014ەوە ڕاوستا بوون دەستیان پێ بکەینەوە و پرۆژەی زۆر نوێتریش لە ئەم دەڤەرە بکەین. ئێمە پارساڵ ئەو پرۆژانەی کە لە هەموو بوارەکانمان جێبەجێکردن و بە تایبەتی ئەوەی کە جێگای دڵخۆشیە و پرۆژانە بوون کە لە سنوورەکانی گوندەکان ئێمە جێبەجێمان کرد. بەڕێزان، سنووری جۆگرافیای ئیدارەی سەربەخۆی سۆران سنوورێکی بەرفراوانە کە زیاتر لە 5700 کیلۆمەتر دووجایە بە بەرابر لەگەر شوێنەکانی دیکە. ئەو ڕێژە دانیشتوانە بەسەر هەموو ئەو ناوچە و گوند و قەزایانەدا بەش بووە، لەوانەیە لە کاتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە بە شێوەیەکی بەرچاو دیار نابێتن، بەڵام ئەوەی ئێمە کە دەستمان پێ کردووە ئێستا بەرنامەمان هەیە بۆ ئەو شوێنانێک کە زیاتر پێویستیان بە جێبەجێکردنی پرۆژەکان هەیە. ئەوەی جەنابی وەزیر ئیشارەتی پێدا لە بابەتی کێشەی کارەبا، هەندێک کێشەی کارەبا هەیە، کێشەیەکی گشتی هەرێمی کوردستانە و هەندێکیشی تایبەت بە ئیدارەی سەربەخۆی سۆرانە. ئەوەی کە تایبەتە بە تەواوی هەرێمی کوردستان کاری جدی لەسەر کراوە و کاری جدیشی لەسەر دەکرێتن و هیوادارین بەرەو باشتریش بڕواتن و چەندین پلان هەیە کە من لە نزیکەوە ئاگادارم پلانی استراتیژی هەیە بۆ ئەوەی بتوانین چۆنیەتی ئیدارەدانی ئەو بڕە کارەبایی کە لە وەزارەتی کارەبا بەرهەم دەهێنرێتن کاری لەسەر بکرێتن. چونکە زۆر جاران ئەگەر بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووش بکەین لەوانەیە ڕێژەی کارەبا ئەگەر بە بەراورد بە کوسەعات بکەین ئەگەر باس لەوە بکرێتن کە کەم بوویتەوە، بەڵام دەبێ ئێمە بەراوردی بەرهەمهێنانی کارەبا بکەین لە ساڵانی ڕابردوو لەگەڵ ساڵانی ئێستا. ئەوەش بە زیادبوونی ژمارەی بەشداربووانە کە لەوانەیە حکوومەتی هەرێم بە هەموو ئەو قەیرانە کە پێدا تێپەڕیوە نەتوانرابێتن وەکو پێویست بەبەر ئەو زیادبوونە ڕێژەی بەشداربووان بکاتن بە بەرهەمهێنانی کارەبا. بەڵام ئەوە جێگای دڵخۆشیە پلانە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسەیە کە بێگزاری کێشەی کارەبا چارەسەر بکرێتن، کە ئەوەش بە چەند پلان و بەرنامێشی استراتیژیە کە ئێستا کاری لەسەر دەکرێت و وەخوری جەنابی سەرۆکی حکوومەت چاودێری ئەو پرۆسەیە دەکاتن. و ئێمە لێرەوە دڵنیایی بە هاوڵاتیانی دەڤەری ئیدارەی سەربەخۆی سۆران دەرێن کە لە جێبەجێکردنی پرۆژەکان بەردەوامیمان دەبێتن و لە ماوەیەکی کووردا جارش کە دەست بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە دەکەین کە ساڵی ڕابردوو هەندێکمان کردبوو تەواو نەکرابوون و پرۆژە نوێەکانیش دەست پێ دەکەینەوە و هیوادارم جارێکی کە بتوانین ئەو شۆڕش ئاوەدانی کە دەستمان پێ کردووە لەو 2 ساڵی ڕابردوو بەردەوامیان پێ بدەین و لە خزمەت هاوڵاتیان دابین. هاوڵاتیانی ئیدارەی دەڤەری سۆران ئەوانن کە شایەنی خزمەتی زیاد و زیاتریشن و لێرەوە دەمەوێت بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران سوپاسی
حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە پاڵپشتێکی ڕاستە و خۆی جێبەجێکردنی ئەو پرۆژانەیە و زۆر بە پەرۆشە بە بەردەوام لەسەر هێدا لەگەڵ ئێمە کە چۆن بتوانین خزمەتی ئەم دەڤەرە بکەین و سوپاسێکی تایبەت بۆ وەزارەتی کارەبا و خودی جەنابی وەزیری کارەبا کە لە 2 ساڵی ڕابردوو لە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران هاوکاری و پاڵپشتێکی تەواوی ئێمە بۆ و هەموو ستافانی وەزارەتی کارەبا کە بە بەردەوام پاڵپشتمان بوونە و سوپاسی کۆمپانیا جێبەجێکاریش دەکەین کە لە ماوەیەکی کورت توانیان ئەم پرۆژێ بێخنە بواری جێبەجێکردن و بگەوێتە خزمەتی هاوڵاتیان. جارێکی دیکە پیرۆزبایی لە خەڵکی دەڤەری سۆران دەکەین بە هەبوونیەوە پرۆژەیە و پەیمانیشان پێدرێن ئێمە پرۆژەکانمان زیاتر و زیاتر دەبێت و بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی هەموو ئەو پرۆژانە لە هەموو سێکتەرەکان نەکسێکتەری کارەبا چونکە کێشەی ئاومان هەیە کێشەی کارەبا کێشەی ڕێگاوبانیش کە وەکو باسم کرد ناوچەی دەڤەری سۆران ناوچەیەکی بەرفراوان و شاخاویە. جارێکی کە زۆر سوپاستان دەکەم و سوپاسی ئامادەبوونتان دەکەین و سوپاسی جەنابی وەزیریش دەکەین بۆ ئامادەبوونی ئەمڕۆکە. زۆر سوپاس و کوردستان هەر ئاوەدان بێت.